مرۆڤ پێویستە ڕازگۆ بێت لەبەرەوەی کە ڕێز لە کەسی بەرامبەر دەگریت ئەوە حسابەکەی کە ڕێزت لە خۆت گرتو و ڕازگۆی بەڵ بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە زۆر کەم بۆ تۆ کەس چۆنی بڵێم باوەڕی بە کەس نەماوە لەبەر ئەوەی هەرچی دەیڵێ دەرناچێت. ئینسان دەبێ ڕازگۆ بێت بە ڕازگۆیانە بچتە پێشەوە بۆ ئەوەی متمانە دروست بکەن لە ناو خەڵکدا. دەبێ ئێمەنەوەکانی خۆمان وا ڕابێنین کە ڕازگۆ بن لە هەر جێگایەک بێتن لە هەر شوێنێک بێت کە متمانێت پێ بکەن، چونکە ڕازگۆی نیشانەی ئازاییە، نیشانەی ئازادیە، نیشانەی ڕادەربڕی ناتوانین لە هەموو شوێنێک کە ئینسان ڕازگۆ بێت سەرکەوتووە بێ لە ژیان. ڕازگۆیی پێویستە لە هەموو کەسێک یەکەم کەس لەگەل یەکەمزار لەگەل خۆی ڕازگۆ بێت، دوای لەگەل کۆمەلگا و لەگەل کە خێزان و ماڵ و منداڵ خۆ دەست پێ دەکات هەتا دێتەوە دەرەوە لەگەل کۆمەلگا سەرچاوی هەموو غەلەتیشیش لە درۆ دەست پێ دەکات. ڕازگۆیی بۆ هەموو مرۆڤێک باشە، یعنی تەبەن ئەو مرۆڤە کە لە ژیانیدا ڕازگۆ بێتن سەرکەوتوو دەبێت لە یێشەکانی مرۆڤ بە ڕازگۆییەوە جوانە. تەبەن هەموو کەسێک لە ژیانی خۆیدا کە ژیان بەڕێ دەکاتن بە ڕازگۆی بەسەری باتن بە فورتوفێڵ و بە قسە و ئەملا ئەولا یا بە درۆکردن ناگە بە هیچ شوێنێک.